وەزارەتی بەرگری رووسیا و سەرهەڵداوانی سووریایی ڕایان گەیاند میلیتانانی سەرهەڵداوانی سووریا دوێنێ فڕۆکەیەکی جەنگی رووسیایان بەردایە خوارەوە. فڕۆکەی رووسی جۆری SU-25 لە ناوچەیەک لە پارێزگای ئیدلیبی باکووری سووریا کەوتە خوارەوە، واتە لەو پارێزگایی هێرشی ئاسمانی و شەڕی زەمینی قورسی بەخۆوە بینیوە لە نێوان هێزەکانی حکومەتی سووریا ئەوەی رووسیا و ئێران پشتیوانیان لێ دەکات و لە نێوان گروپەکانی دژ بە سەرۆک بەشار ئەسەد. فڕۆکە رووسیەکە لە ئاسمانی شارۆچکەی خانە سوبل لە نزیک شاری سەراقیب بەردرایە خوارەوە. سەرچاوەیەکی سەرهەڵداوان گوتی هەرچەندە فڕۆکەوانەکە بە سەلامەتی دەربازی ڕووداوەکە بوو، بەڵام لەو دەمەی سەرهەڵداوان هەوڵی دەستگیرکردنیاندا بوو فڕۆکەوانەکە دەکوژرێت. گروپی جیهادی تاحریری شام ئەوەی بەشێکی پێشووی گروپی قاعیدە بوون بەرپرسیارەتی خستنە خواردەوەی فڕۆکە رووسیەکەیان خستە ئەستۆی خۆیان. الله أكبر، هذا هو الطيار، الله أكبر.